ئەمەی دەیبینن ئەو دەرگایە نزیکەی نیو سەدەیە ئاو لە بەنداوی دەربەندیخان گل دەداتەوە، بەڵام لە ئێستادا بە گوتەی بەڕێوبەری بەنداوی دەربەندیخان بەهۆی ئەو زیانانەی بەربەنداوەکە گەیشتووە لە ئەنجامی بوومە لەرزەکەی ساڵی پار، لە ئێستادا ناتوان وەکو پێشوو ئاو گل بدەنەوە. بەڕێوبەری بەنداوی دەربەندیخان نایشارێتەوە بەهۆی هەلومەرجی ئەمنی و ئابووری عێراق. بەشێکی زۆری کۆمپانیاکان ئامادە نەبوون وردبینی بۆ کێشەکانی بەنداوەکە بکەن. تەنها کۆمپانیایەک ڕەزامەندی دەربڕیوە و لە ئێستادا چاوەڕوانی دەست بەکاربوونی ئەو کۆمپانیایەن. داواکارین کە پەلە بکەن و ئەگەر پەلە نەکەن پێویستە نوێنەرانی کورد لە بەغا فشار دروست بکەن بۆی ئەو بودجەیە تەرخان بکرێ و ئەو کارانە بکرێت، چونکە ئەوە لە واجباتی ئەرکەکانی حکوومەتی عێراق کە پرۆژە استراتیژیەکان کە سوودێکی زۆری زیاتر بۆ ئەوان هەیە وەک لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەن و پارەی بۆ تەرخانکەن و ئەگەر نا حکوومەتی هەرێم لە ڕێی خۆیەوە بودجەی بۆ تەرخانکە و ئەو کارانە بە پەلە جێبەجێ بکرێت، چونکە کارێکەکە کە ئێمە ناتوانین وەکو پێویست خەزنی ئاو لە بەنداوەکە بکەین. ڕاستە بلانی کەمی بەشی پێویستەکانی هەرێمی کوردستان ناتوانین دابینکەین، بەڵام بە دڵنیاییەوە ناتوانین سەدەکە پڕکەین. بەدەمەوە هاتن و چارەسەرکردنی کێشەکانی بەنداوەکە لە سەرەتادا بەشێکی زۆری لایەنە پەیوەندیدارەکانی هەرێم و بەغداد و نێودەوڵەتیەکانی هێنایە سەرخەت لە گرنگترینە سندوقی دراوی نێودەوڵەتی ئامادەی قەرزیان بە عێراقدا بۆ چارەسەرکردنی و کێشانی بەربەنداوەکە و کەوتون بەهۆی بوومە لەرزەکەوە، بەڵام تا ئێستا ئەو قەرزە بە عێراق نەدراوە. بۆ دروستکردنی بینایەکی کۆنتڕۆڵ بۆ لاشەی بەنداو، هەروەها ڕۆڕینی ڕێڕەوی هێڵی کارەبا کە بەهۆی بوومە لەرزە و زیانی بەرکەوتبوو گەڵی سەرەکی کارەبای بەنداوەکە ئەکرێت بە ئەندەرگراوند و لێدە ژووری کۆنتڕۆڵ کە ئەمەش پرۆژەیەکی استراتیژی گرنگە بۆ بەنداوەکە و بەڕێوەبردنی بەنداوەکە لە داهاتووە. هەروەها لەسەر بودجەی وەزارەتی سەرچاوەکانی عێراق کۆمەڵێک پرۆژەمان بە شێوەیە ڕاستەخۆ لە جێبەجێکردنایە، وەک لێدانی دروستکردنی چوار پیزۆمەتر لە لاشەی بەنداوەکە بۆ زانینی بڕی تێپاپووی ئاوی بەنداو بە شێوەی سیپێج بۆ داوەستنیوی بەنداوەکە، هەروەها دروستکردنی کۆمەڵێک دیواری ڕاگری گاویۆن، هەروەها چاکردنەوەی هەندێک بینا و ژووری پۆلیس و چاودێرەکە. لەگەڵ بەردەوامی بەردانەوەی ئاودا کێشەی زیاتر بۆ جووتیارانی سنوورەکە دروست دەبێت و سامانی ئاوی ژێرسەوی سنوورەکەش دابەزینی بەرچاو بەخۆوە دەبینێت. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.